کاک محەممەدیان پێمە سەر ئەو باڵ پرسیاری کە چی بەشداربوویەک سوود لەم خولە ئەبینێ ئەچێتە پێشەوە و چی بەشداربوویەک سوودی لێ نابینێ و ناچێتە پێشەوە. با یەکەم جار لەلایەنە سلبیەکەوە دەست پێکەین کە سوود نابینی. سوود نابینین بە چییە؟ سوود نابینین زۆر قورسترە لەوەی کە سوود دەبینی. بۆ نمونە ئەتوو مەقسەدەم دێمە ئەو خولەوە دەرێن بەشداریم کردووە، نیەت یەکەم جار زۆر شەرتە. بۆ نمونە کاتێکم بەشدار بووم بە نیەتی ئەوەی کە مێشکم چالاک دەبتەوە و دەگەم بە 3 خولەک لەبەرکردن، یەک لاپەڕە دەگەم بە 3 خولەک لەبەرکردن. ئەو نیەتی من بوو کە یەکەم جار بەشداریم کردووە لەگەڵ ئامانجەکەشم. بەس ئەتوو کاتێک نەویتە ناتەوێت سوود بینی دەرێت تەنیا بەشداری دەکەم تەکنیکەک یان دوو تەکنیک بتانی مێشتیم چالاک کاتەوە، ئەو شتیان نابیتن. دەبێت ئەتوو بەردەوام بی لە ڕاهێنانکردن و تێکۆشان. و جوانترین نمونەش بۆ ئەم چاڵاکردنەوەی مشک و یادگە یاری لەش جوانیە. بۆ نمونە یاری لەش جوانی ئەگە ئەتوو دیقەت دێ ئەگە ماوەک ئاسنی هەڵگری سەبر کێشەکان، کێشی یەکەم، کێشی دووەم، کێشی سێم هەتا هەڵدەگری هەتا کاتێک دەزانی کە 200 کیلۆش دەتوانی هەڵبگری و کە ماوە گوازی لێ بنە. بۆ نمونە مانگێک دوو مانگ گوازی لێ بنە حەز دەکەی کە ماسوولکەکانی قەلبت دادەبەستەوە. ئەوەشان دەبی بە بەردەوام بوون دەبی. خوای گەورەش پاداشتی گەورەی بۆ ئەو کەسانەکە داناوەکە ئیستقامەیە ها کە بە بەردەوام بوونیان هەیە. و بینەوە لایەنە ئیجابیەکەی بەس پێشەوەی بڕۆتە لایەنە ئیجابیەکە. بەڵێ بۆچی سلبیەتەکە باس کرد؟ بۆچی سلبیەتەکە یەکسەرەوەتت خەڵکی بەوە زیاتر کاریگەرە؟ هۆکاری ئەوە چی؟ چونکە خەڵکی لای خەڵکی ئەو هەیە. بۆ نمونە کاک محەممەد عوسمانمان لەگەڵیان کاک هەڵوێستمان لەگەڵا ئەمە دەچینەکەن کابراەکەی دەرێن ئەو خولە ئەو هەیە خولەشی زۆر باشە گۆڕانکاری لەمە ڕووداە. بەس کابراەک دیتن ئەو خولە هیچ نییە، ئەوە زووتر دەستە مێشتی، ئەوەش بە مێشتی نەفرەکان دەگەڕێ. بەڵام نیوەی ملەتی کوردیمان زۆربەی سلبیەکەی وەردەگری پێش ئیجابیەکەی. لێ منیش یەکەم جار سلبیەکە باس کرد. یعنی بەڵێ ینی 4 کەس ئەگەر بە باشە بڵێ ئەفتە ئیسپادەم لێ کردو خودی خۆم بەرامبەری کێسەکە بڵێ بە سلبی ترا و خەڵک بەرە سلبیەکە شاڕۆ بزە بدوایە کۆ برێبری یەک بەدە یەک بەدە. بەڵێ باشە دەستەکانە خۆش بە. ئەی لایەنە ئیجابیەکە ئەوە چۆن؟ لایەنە ئیجابیەکە کە کەسانی سەرکەوتومە لەگەڵ ئێستاکە مامۆستا محەممەد و مامۆستا هەڵوێستا کە ئەوانە بە چۆیان لێ هاتیە بە ڕاهێنان و تێکەشانێکی سۆڕپڕی دوو مانگ و 10 هەفتەی. ئەمە بەس مەقسەد دەرێ گەیشتە بە 3 خولەکی ئەمە شتەکەی لەو ڕوون دەکەینەوە کە ئەمە بە 10 هەفتەی چۆڕپڕ و تێکۆشان گەیشتین بەو ئاستە بەزەی کە تانیتمان هەموو ژیانی خۆمان پێ بگۆڕین، خەوی خۆمان پێڕێک بکەینەوە، کاتەکانی ژیانمان پێڕێک بکەینەوە، لە بەرکردنەکانمان خێراتر بکەین و چاومان فراوان بکەینەوە لە ڕووی هەموو ڕاهێنانەکە و لە ڕووی ژمارەوە، لە ڕووی بیتەوە، لە ڕووی بشەوە، لە ڕووی هەموو شتێکەوە. بەخوای گەورە کەواتە هەموو پرۆگرامەکە پێ بخوێنی کەسەکە باوەڕێ هەبێت ڕاهێنان کە بەردەوام بێت. بەشداریکردن مهم نییە، ڕاهێنانکردن مهمە. زۆر جوانە. بەشداریکردن مهم نییە تەنها ڕاهێنانکردن مهمە. ڕاهێنانکردن و خواردنەکان چونکە وەکەوە لەش جوانی بکەی بەس ڕاضەکان بکەی و خواردن نەخۆی. زۆر جوانە. کەواتە هەر ئەوە نیە بڕۆیتە قاعەیەکەوە یان بەشداری هەر ئەو نێ تەنها ڕاضە بکەی، ئەبێ خواردن گۆڕانکاری ڕوو بدە. یعنی ڕێنماییەکانی ڕاهێنەرەکە جێبەجێ بکەیت، ڕاهێنان بکەیت، گۆڕانکاری ڕوو بدە لە خۆت. ئەو کاتە گۆڕانکاری ڕوو ئەدە. پەیامەت چییە بۆ کەسانی کە دوو دڵن واڵێن ئەترسین ئیسفادە نەکەین؟ چیان پێ ئەمجارێ لە ڕیکلامەکان قسەی زۆر جواندا دەرێن دوو دڵیەکان خیانەت مالی دەکەن. بەڕاستیان بە وتەی زۆر کاریگەر بووم. زۆر جار وایە دوو دڵیەکان خیانەت مالی دەکەن. ئەتوو بۆ نمونە کەسێک دەرێتە مەچوو کەسێک دەرێ بچوو، ئەگاتوو بەشی بچووەکەی بکەیت دەچی تاقی دەکەیەوە، زۆر جار تاقی دەکەی. بۆ نمونە ئەگەر تاقیت نەکردەوە زۆر جێ هەیە دڵی خەڵکەکەی دەرێ ئەو باش نی ئەو شتانە. بەڵام کە ئەتوو کاتێک تاقیت کردەوە دەتوانێت هەموو ژیانی خۆت پێ بگۆڕی، بەس کە تاقیت نەکردەوە هە لە شوێنی خۆت دەمینەوە. زۆر جوانە. دەسەکان خۆش بێ کاک محەممەدیان خۆشتوبی ئینشاءالله. امیدوارم هەمیشە لە کەسە ئیجابیەکان بیەوە کەسانەی بکە ڕاهێنانێکن بەردەوام بێت.